ساڵێک لە تەمەنمان کەم دەکا و زیاد دەکات، ساڵێک بەرەو مستەقبەل و ئەجەلی خۆمان دەڕۆین. بەڵێ خۆشەویستان، وانی نزیک دەبینەوە لە ساڵێکی تازە، ساڵی 2024. لەبەرەوە موتارە بە گرنگی دەزانم باسێکی کورتکەین لەسەر حاڵ و وەعزی خۆمان لەم ساڵەدا، با بزانین چیمان کردووە و چیمان ناشتووە. ناونیشانی وتارەکەمان بەو ناونیشانە دەبێت کۆتایی ساڵ فێری چمان دەکات و چیمان بیردێنێتەوە. بەڵێ موسڵمان دەبێت ڕۆژەکانی جیاواز بن، وەکو ئیمامی عومەر دەفەرمێت ئەگەر دوو ڕۆژت وەکو یەک بوون، جیاوازیان نەبوو دوو ڕۆژەکانت، ئەوە فەئینەکە زائیدون، ئەفەرمێت تۆ کەسێکی زیادەی لەم ژیانەدایە، واتە کەسێکی کەڵکت نییە. ئەگەر تۆ هەموو ڕۆژێکت باشتر نەبێت لە ڕۆژی پێشتر، کردەوەی زیاتر تیا ئەنجام نەدەی، بەرەو باشتر نەڕۆی لە ڕووی عیلم و سەقافەت و زانست و مەعریفەت، زانە تۆ کەسێکی تەواو نی. بەڵێ خۆشەویستان، ئەم ساڵە خەڵکێک لە جیاتی ئەوەی کە بیرکاتەوە لەم ساڵە فێری چی بووە، چی وەرگرتووە، بەڵکو بە پێچەوانە خەڵکێک هەیە ئێستا خۆی ئامادە کردووە بۆ ئەم ساڵی تازە، چۆن بە کۆمەڵێک شێوازی ناشەرعی پێشوازی لەم ساڵە دەکات، بە گەرمکردنی هۆڵەکان و بە شایی و ڕەشبەڵەک و فیکەلێدان و تراقە تەقاندن و چەند شتانێکەوە هەمووی دووبارەیە، یعنی هیچ عیلم و سەقافەتێکی تیا نییە. لەبەر ئەوە خۆشەویستان، بەڵام ئێمە موسڵمان، ئێمە ئەهلی مزگەوت دەبێ وانە بین، دەبێت جیاواز بین. یەکێک لەو شتانەی کە دەبێ ئێمە لەم ساڵە بیرمان بێتەوە و بیری لێ بکەینەوە، بیر لەوە بکەینەوە کە ژیانی ئەم دنیاە کاتیە. بیر لەوە بکەوە هەر لە دەوروبەری خۆت بڕوانە بزان لەم ساڵە چەند کەس وەفاتیان کرد، چەند کەس جیان هێشتی، چەند کەس نەخۆش کەوتن، چەند کەس جەڵدان لێدا، چەند کەس ئێستا گیراون، کێشە و مشکیلان هەیە، لەناو ئازاردان، لەناو ناڕەحەتیدان، کە تۆ ئێستا لە حاڵێکی چاکدای بیرکەوە بزانە تۆ لە نیعمەتێکی گەورەدای. بەڵێ لەبەر ئەوە وەکو زانایان دەفەرمون خولقنا لمعرفة الله وعبادته، ئەفەرمێ ئێمە دروستکراوین لەم ژیانە، خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە بۆ ناسینی خۆی، بۆ ئێمە خوا بناسین، تا ئێمە لە خوا نزیک ببینەوە جەل جەلالوه. کەواتە وەکو عولەما دەفەرمون فالأصل بالإنسان أن يسعى لمعرفة الإجابات الأربعة. ئەفەرمێ بناخەی ئەسڵی مرۆڤ لە ژیانە پێویستە بە دوای وەڵامی ئەم چوار شتەدا بگەڕێت، کە تۆ لەم ژیانەدای کەسێکی حەز بە بوونی خۆت دەکەی، حەز دەکەی کە تۆ هەی لەم ژیانەدا نرخێکت بۆ دانراوە، خوا عەقڵی پێداوی، ژیانی پێداوی، پێغەمبەرانی بۆ ناردووی، قورئانی بۆ ناردووی، زانە تۆ کەسێکی کەوا نرخت بۆ دانراوە، ڕێزت لێ گیراوە. کەواتە ئاگدار بە بیرکەوە بزانە من ئەینە جاء، زانە تۆ لەکوێوە هاتووی، لماذا يعيش، و بیرکەوە بزانە تۆ بۆچی لەسەر ئەم زەویە دەژی، تۆ بۆ لەسەر ئەم زەویە دەژی، حکمت و فەلسەفەی تۆ چیە لەسەر ئەم دنیا، لەسەر ئەم زەویە. ما المنهج الذي يجب اتباعه في الحياة، والسيم خال بیرکەوە بزانە ئەو منهج و بەرنامە و پرۆگرامە چییە کە خوای پەروەردگار بۆ تۆی داناوە لە ژیانی ئەم دنیا کە شوێنی کەوی، زانە چ منهجێکە. ئەم منهجە بێنە بەرچاوی خۆت کە ئیسلام بەرنامەی ژیانی هەموو ئومەتە کە خوای پەروەردگار لە کۆتا زەمانە ناردوێت. و هەروەها إلى أين يمضي بعد الموت. چوارەم خاڵ کە زۆر گرنگە تۆ لە ژیانی کورتی ئەم دنیا بیری لێ بکەیتەوە، بیرکەوە لە دوای مردن بۆ کوێ دەڕۆی، سەرنجامی دوای مردنمان چی دەبێت، ئەم ژیانەی کە دێ لە دوای مردن چ ژیانێکە، چۆنە. هەر کاتێکی وەڵامی ئەو سێ پرسیارەمان کە زۆرێک لە ئێمە وەڵامەکەمان وەرگرتووە، بەڵام هەندێک لە خەڵکی خۆی لە گێلی دەدا، هەندێک خەڵک هەیە ئەزانەی ڕاستە حەقیقەتەکان چییە،
بەڵام هەر خۆی لە گومڕایی و سەرلێشاویدا دەبینێتەوە پەنا بە خوای پەروەردگار. بەڵێ ئێمە کە خوای پەروەردگار لەم ژیانە دروستی کردوین دیارە بۆ حکمەتێکی زۆر گەورە دروستی کردوین کە ناسینی خودایە و گوێڕاڵیکردنی ئەمر و فەرمانی خودایە و شوێنکەوتنی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە وشیارمان دەکاتەوە بە ئاگامان دێنێتەوە کە نەکەوینە ناو ئەم غەڵەتەی کە زۆربەی کافرەکان و بێباوەڕەکان تێکەوتون. خوای پەروەردگار دەفەرمێ وما خلقنا السماوات والأرض وما بينهما باطلا. ئاگادار بن ئێمە نە ئاسمانەکان کە دروستمان کردوون بە حکمت و قودرەت و قادریەتی خۆمان و نە زەوی و ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویشدایە. خوای پەروەردگار دەفەرمێ ئێمە بەبێ هودە دروستمان نەکردووە، بۆ گەمە و گاڵتە دروستمان نەکردووە، بۆ ڕابواردن دروستمان نەکردووە ئەم زەویە کە خوای پەروەردگار بۆ تۆی دروست کردووە، بۆ کوشتن و قەتڵ و عام و زوڵم و گەندەڵی و خراپەکاری خوای پەروەردگار ئەم زەوی دروست نەکردووە. ما خلقناهما إلا بالحق. خوای پەروەردگار دەفەرمێت بە تەئکیدی بە دڵنیایی ئێمە ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێوانی ئاسمان و زەویشدا تەنها لەبەر حەقیقەت و ڕاستەقینە دروستمان کردووە کە ئێمە بناسن، کە بزانن ئێوە دوای مردن بۆ کوێ دەچنەوە، بۆچی دروست بوون لەسەر ئەم ژیانە. بەڵام خوای پەروەردگار ئاگادارمان دەکاتەوە دەفەرمێ ولكن أكثر الناس لا يعلمون. بەڵام زۆربەی خەڵکی ئەم حەقیقەتە نازانن. زۆربەی ئەو خەڵکی کە لەسەر ئەم زەویە دەژین و ئازانن ژیانی ئەم دنیاە تەنها ڕابواردن و گەمە و گاڵتە و یاری لەهو و لەعبە. ئاگایان لە ژیانی ڕاستەقینەی دوای مردن نییە. نازانن ئەم دنیاە هەموو لەحزەیەک هەموو دەقەیەکمان لەسەر حیسابە. خۆزگە ئەوانەی کە سەری ساڵ دێت تەماشا دەکەیت بازاڕەکان و شارەکان و هەمووی دەڕازێنرێتەوە، بەس بیرکەنەوە بزان بۆچی وا دەکەن، یعنی بیرکەنەوە لە ژیانی خۆیان بزان ئەم ژیانە چی فێرکردن. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە جارێکی تر وریامان دەکاتەوە ئەفەرمێت الله ئەو زاتەیە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. الله ئەو زاتەیە، خوای پەروەردگار ئەو زاتەیە کەوا مردن و ژیانی داناوە. بۆچی؟ خوای پەروەردگار ژیان و مردنی داناوە لەم دنیایە. خوای پەروەردگار دەفەرمێ لیەبلووەکم ئەیکم ئەحسن عەمەلا. تاقیتان دەکەینەوە بزانین کێتان لە هەمووتان باشتر کردەوەی چاکتر و باشتر لە ژیانی ئەم دنیای ئەنجام ئەدا. ئەمە حکمەتی بوونی ئینسانە لەم دنیادا تا خۆی ماندوو کا کردەوەی چاک ئەنجامدا، ماڵ و مناڵێکی باش پەروەردە بکات، مناڵێکی جوان پەروەردە بکات. خاڵی دووەمیان خۆشەویستان کە پێویستە کۆتاییان لەم ژیانەدا لەم سەری ساڵە بیری لێ بکەینەوە، با سوپاسی خوای پەروەردگار بکەین لەسەر ناز و نیعمەتەکانی کە لەم ساڵەدا پێی بەخشیوین، کە لەش ساغی، کە چاوت، کە تەندروستیت باشە، کە تووشی نەخۆشیێکی خراپ نەبووی، و تەوبە و ئیستیغفار بکەین لە هەموو ئەو هەڵە و گوناහ و تاوانانەی کە لەم ساڵەیە ئەنجاممان داوە. بەڵێ وەرە دابنیشە لە ماڵی خۆت، لە مزگەوت، لە سوزدەیە بمێنەوە، بێنەوە بیری خۆت بزانە چ هەڵەیەکت کردووە، چ تاوانێکت کردووە لەم ساڵەیە، حەقی کێت خواردووە، دڵی کێت هێشاندووە، زوڵمت لە کێ کردووە. لەم ساڵەیە وەرە داوای لێبوردن لە خوای پەروەردگار کە لە سەری ساڵ کە دەڵێن بەیانی سەری ساڵ دەگۆڕێ، مەچۆ بناو بازاڕەکان و ناو کافتریاکان و ناو شوێنە خراپەکان، بیکەنە خاتری خوا گەنجەکان، با نەبینە قوربانی چیتر. هەر بووینە قوربانی، بەڵام با زیاتر نەبینە قوربانی. گەنجمان هەیە لێرەوە ڕۆشتووە بۆ سلێمانی. بۆچی؟ بۆ سەری ساڵ، بۆ شەوی سەری ساڵ چووە. بیکەنە خاتری خوا، با لەم غەفڵەتە بینە دەرەوە. وەرە سەری ساڵ بیرکەوە بزانە تۆ لەم ساڵەیە داوای لێبوردن لە خوا بکە، لەگەڵ ماڵ و مناڵت ئاش بەوە، بڕۆ سەردانی خزم و کەس و کارت کە، سیلەی ڕەحم جێبەجێکە، لە کۆمەڵەشت دەست هەڵبگرە، بۆست دەکەوێنە شوێن هەوا ئارەزوەکانی خۆ دوای تووشی بەڵام موسیبەتی گەورە بێ. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کە ئەم پێغەمبەرە خوای پەروەردگار عەفوی کردووە، مەقامی بەرز کردووەتەوە، دەرەجەی بەرز کردووەتەوە، جاری وا هەبوو لە یەک مەجلیسە
ليك روجا صجع لي فرمو أستغفر الله العظيم. الحديث هكا في غنبريان صلى الله عليه وسلم فرمي إني لأستغفر الله في اليوم 100 مرة. أمن لروجك صجع دلم أستغفر الله العظيم أستغفر الله العظيم خوا أداولي خوجون اللي ذكم لروجك في غنبري خوا صلى الله عليه وسلم. ولا الروايات كتيرة كالصحيح مسلمة هاتوا في غنبري خوا فرمي يا أيها الناس أي خلقنا أي مسلمانان توبوا إلى الله بقرنا وبولا إخوة توبة بكن فإني أتوب في اليوم إليه 100 مرة. أمن لروجك صجع دلم أستغفر الله العظيم لروجك صجع أقرنا وبولا إخوة فروديقا أي خجالتي بخوما شرمزاري بخوما پیغمبر كوا هیچ ناهو تاواني كي نبوا خواهي فروديقا لبناهي أول وآخري خوش بوا كبناهي شي نبوا لروجك صجع بلا أستغفر الله العظيم أي دبي أمن لروجك تنجر وابلي بس هتاكي أم غفلته اما زور لدواوين اما زور شيطان هلي خلطان دوين بخوا ايوامان هي بشو روجي بسر على جارك نال سبحان الله جارك نال الحمد لله جارك نال استغفر الله ذكرك لدم درناتي اي خوا بناما دا بمحاله وبمري بلي بحسري صال فيري اوما كاد داوالي بردن لاخواب كي بزانين چنجي لنعمتكان اخواي فرودگار من في بخشراوه تاسس فاس ما نكتوا الحمد لله خوا لسر ناز نعمتي إيمان الحمد لله خوا لسر ناز نعمتاني كتير بخشي بلي پیغمبر خوا صلى الله عليه وسلم بكردار فيري امي ذكر كهول دين لهمو كاتكاني جان مانا استغفر الله تدار كاتك السلام نيجي ددا وبيغمبر خوا صلى الله عليه وسلم يفرمو أستغفر الله أستغفر الله أستغفر الله اللهم أنت السلام ومنك السلام كالسلام نيجي ددا وبيغمبر خوا صلى الله عليه وسلم أستغفر الله دكت داولي خوجبوني لأخوا أكت كاتك لناو نيجا أبو دسوه سوزة لبيني دوست الزكانا في غمبر خوا اللهم اغفر لي وارحمني وارزقني وجبرني واهديني خوا يا لم خوش بخوا رزقم دا خوا درجاي خير منك آوا پیغمبري خوا فيري دكدين كبر دوام دم بدعابي بلى كاتك لكور مجلسك پیغمبري خوا هل استا ككور مجلسي پیغمبري خوا هموي ذكرو هموي روشتي جوان وتي جوان بو بلام لقل اوشا امتكي امي فير دكر كبر دوام كلا مجلسك هستين پیغمبري خوا فيري دكدين صلى الله عليه وسلم فيري كردوين بلين سبحانك اللهم ربنا وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك يكلا الصحابة كان فرمي يا رسول الله أما بوتي بخوين فرمي أو كفارتي أو كم كوريانيك لنا مجلسك دا حتى أمبوا غيبتي كردوا حتى غيبتي يسي بقر آذان بلا مثلا شتيكي جناهي بتشوك تكربي لنا مجلسك في ويستي باستغفاره مجلسك بجميع الله في شوي هستي بلي أستغفر الله العظيم داولي خوجبون لأخوابك چەند کۆر و مەجلیسمان هەیە ئێستا شەو هەتا درەنگی شەو خەریکی دۆمینە و شتی بێسەر و بەر و بێکەڵک و کات کوشتن بە شتی بێکەڵکەوە بە موبایل و بە شتی خراپەوە هەیە بە غەفڵەتەوە خەوی لێ دەکەوێت بە غەفڵەت موبایلەکەی لەناو دەستیدا خەوی لێ دەکەوێت ئەمە چ مصیبەتێکە تووشی ئەو ئومەتە بەتایبەتی کورد کەوا ئێمە هەر زوڵم لێکراو بووین ستەم لێکراو بووین حق ما خورا بەڵام تەماشا دەکەین ئێستا کوفر بريطانيا أوڵاتە زلهێزانە هەر بەوە نەوەستاون کەوا نەوتەکەمان بەرن و پیت و بەرەکەتی خاکەکەمان بەرن هاتن ئەخلاق و ڕەوشتی کۆمەڵگای ئێمەشیان تێکدا جا لە ئافرەتانەوە لە گەنجانەوە هاتن ئەم هەموو بەرنامە خراپەیان دروستکردن ئەو هەموو سایتە خراپەیان دروستکردن کە هەندێک لەو بەرنامە خراپانە باوەڕ دەکەن موسڵمانەکان هەندێک لەو بەرنامە خراپانە لە ناو وڵاتەکانی خۆشیان نییە هەندێک لەو بەرنامە خراپانەی کە ئێستا گەنجێک دەتوانێت بە ئاسانی بچێتە ناوی لەوێ بە پارە دەوێت بچێ ناوی ئاخر لە پێناو چی ئەمە ئاخر لەبەر چی لەبەر چی ئێستا کۆمەڵێک شت ڤەی بات نازانم نێرگەلێ جگەرێ ئێستا بە ئاسانتری شت دەست دەکەوێت کە ئێستا لە موتارە مەجانێ باسی کەم باسی زیانەکانی ڤەی بوو کە ئێستا بەداخەوە خەریکە دەبێتە نەخۆشیەکەوە ڕوبەڕووی گەنجەکانمان دەبێتەوە باشە بۆ لە هەندێک شوێن بە یاسا نەبێت دەستت ناکەوێت لێرە منداڵێک ئەچێتە دوکانێک دەستی دەکەوێت ئاخر لە پێناو چی لەبەر چی
نا دان هەوێ ئەو میلەتەکە هەر خێری لە خۆ نەدیوە، دان هەوێ لە ڕووی ئەخلاق و دین و ئیمان هیچیان نەبێت، سەر لێشەوا و گومڕا بن. زۆرێک لە ئامانجەکانیان هێناجێن مسلمانەکان، با لە خەوی غەفڵەت بە ئاگا بین، با مناڵەکانمان خوشکەکانمان نەدەینێ دەستی ئەوانە بۆمان پەروەردەکەن، با مزگەوت و مامۆستا و قورئان و شەریعەت بۆمان پەروەردە بکات. بەڵە خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردین کاتێ لە سەر ئاو دەردەچین، لە تەوالێت دەردەچین، داوای لێخۆشبوون لە خوا بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردین کاتێک کە چوینە تەوالێت پەنا بە خوای پەروەردگار بگین کە هاتینە دەرەوە بڵێین غوفرانەکە، خوا داوای لێخۆشبوون لێ دەکەین. ئەها چەند جوانە، بەردەوام هەوڵ لە کاتەکانی ژیانت بە ئەستەغفیرڵڵا و داوای لێخۆشبوونی تیا بکەین. جا لە ڕیواتێکی ترا دەفەرمێت سونەتە بڵێ غوفرانەکە لە کە لە تەوالێت دەرچووی، ئەنجا بڵێ الحەمد لله الذي أذهب عنا الأذى وعافاني. حەمد و ستایش بۆ ئەو خودایی کە ئەو ئەزێت و ئازاری کە لەناو جەستەمدا بوو دەری کرد و سەلامەتی پێبەخشیم. ئەها ئێستا تۆ بێنە بەر چاوی خۆت، ئەگەر تەنگاو بی خوانەکە بۆ ڕی میزکردنت بۆ ڕی پاشەڕۆت بوەستێت، دەبێت چیت لێ بێت، دەبێت حاڵت چی لێ بێت، ئەبێت چ بکەیت، چه ئازارێک لە جەستەتدا هەبێ. بڕۆ ئەوانەی کەوا نەخۆشی میزەڕۆیان هێڵدان چه ئازارێکیان توش بەس بە ئیلتیهابات، دەی کاتێکە تۆ بە ساغ و سەلامەتی دەچێت تەوالێت دیتەوە دەرێ، ئەی بۆ حەمد و ستایشی ئەو خوا ناکەی کەوا خوای گەورە ئەم لەش ساغی پێبەخشی بە ئاسانی ڕزگارت دەدات. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا لەسەر مەرگا تەوبە و ئیستیغفاری لەبیر نەکردووە، کە لەسەر مەرگدا بووە فێری کردووین کە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکەین. بەڵێ دایکمان عایشە بمان دەگەڕێتەوە فەرمی کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر مەرگا بوو، لە کاتی سەکەرات المەوتا بوو، پێغەمبەریان صلی الله علیه وسلم لەو کاتیا دەیفەرموو اللهم اغفر لي وارحمني وألحقني بالرفيق. أي پروردگارە خوایان لێم خۆش بە، خوا ڕەحمم پێ بکە، ڕەحمەتی خۆتم پێ ببەخشە، خوایان بمگێنە بە خۆت، بمگێنە بە لیقای خۆت کە خۆشترین لیقا و لیقایە کە ئینسان لە دوای مردن دەگاتەوە بە حوزوری خوای پەروەردگار. ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم لە کاتی سەرەمەرگا داوای لێخۆشبوونی لە خوای پەروەردگار کردووە. ئەی ئێمە هەتاکەی ئاوا لە غەفڵەتا بین، خەڵکی ئێمە ئەنوا هەڵخەڵەتاندووە کاتی خۆی کە بە گەنجێکت دەگوت جاران یان بە کەسێکت دەوت کاکە تەوبەی بکە بگەڕێەوە بۆ لای خوا، وەڵی ناتوانم تەوبە بکەم دەترسم پێم ڕانەگیرێ یان قورسم. کورە ڕەحمەتی خوا لێ بێت، تۆ لە چ غەفڵەتێک دای. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژی 100 جار لە مەجلیسێکا لە شوێنێکا فەرمێتی ئەستەغفیرڵڵا. هەموو کاتێک پێویستت بە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار هەیە. شەیتان فێڵت لێ نەکا لەم ڕێگایە بۆت بێ زمانت قفڵ کات، هیچ جارێ بەسەر زمانتانەیە بڵێ جارێک بڵێ ئەستەغفیرڵڵا خوا داوای لێخۆشبوون لێ دەکەم، دەست بەرز نەکەیتەوە بۆ لای خوا، لە سوزەیە داوا لە خوا نەکەی، هەرچەند گونەحبار بی ناومێدت نەکە، هەرچەند تاوانت کردبێ لەم ساڵەدا ناومێدت نەکە، بەردەوام داوای لێخۆشبوون لە خوا بکە، هەتا خوای پەروەردگار هیدایەتت پێ دەبەخشێت. ناومێد نەبی، بڵێ خوایان هەردەم داوا لە تۆ دەکەم و ئومێدم بە تۆ هەیە و گومانی چاکم بە تۆیە کە تۆ لێم خۆش دەبیت. نەوەکو شەیتان بێ ناومێدت کە هەر لەسەر خراپەیە بەردەوامت کات. کردت ئەتۆ لە جاتی جارێک دەجار بڵێ ئەستەغفیرڵڵا، خراپەیەکت کرد بڕۆ دوو چاکە بکە، بۆی کە تۆ وردەوە دە بە چاکەکان خراپەکان بسڕێ و نوری خوا و ڕووناکایی ئیمان لەناو دڵتا گەشەکات و پالێت خۆش بێت. لەوە زیاتر کاتەکە درێژ ناکەمەوە لەبەر کەمی وەخت دەنا کۆمەڵە شتی گرنگ و بە زەرور هەبوو کە لە خزمەتانە زیاتر باسی کەم کە ئێمە لەسەری ساڵ چ بکەین و ژیان فێری چمان دەکات و چۆن سوود لەم ساڵە وەربگرین ئەم ساڵی کە دێ بەرەو ڕوومان. لەبەرەوە داواتان لێ دەکەم ئینشاءالله با ئێمە چاولێکەری نەبین، ئیممەعە نەبین، وەکو پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله علیه وسلم خەڵکێک هەیە هەر دەڵێ خەڵک چۆن بۆ منیش وا ئەبم، خەڵک هەمووی وایە، نە تۆ وا مەبە، ئەگە خەڵک خراپ بوو تۆ خراپ مەبە، چاک بوو چاک بە. بۆیش سەیری ئەمە مەکە. ئێمە بەڕاستی تەعزیەمان هەیە ئێستا، هەموو ئومەتی ئیسلام لە تەعزیەدایە ئێستا. ئەوە تۆ سەیری موسڵمانانی غەزە بکە، سەیری موسڵمانانی کوردی ڕۆژئاوا و ئیدلیب بکە، سەیری سوودان کە لە چەند شوێنی ئەم دنیایە تەماشا دەکەی خوێنی موسڵمانان ئێستا دەڕژێ لەسەر ئەم زەویە. ئەتۆ بە تەمایەوەی خەریکی ڕابواردن و خەریکی حەفلە و کەیف و سەفای ئەم دنیا بی، یعنی بەمانای ئەوەی کەواچی لە خراپەیە کاتەکانە سەرفەی دەنا ئێمە لەگەڵ ئەوەدا هەین ئینسان سود لە کاتەکان وەربگرێ، خۆشحاڵی خۆشت دەرببڕە
لەناو ماڵی خۆت وەرە خێزانەکەت هەدیەیەکی بۆ بکڕە وەرەوە ناو ماڵەوە دعوەتێک سازکە وەرە مناڵەکانت کۆکەوە نەسیحەتیان کە وەرە بچۆ دەرەوە ئەوە خۆشحاڵی دەربڕینە سەردانی کەسێکی نزیکت کە بەڵام مەچۆ ناو لەهو لەعب و زوور ناو ئەم شتانێکەوە بەدەستکرد بۆمان هاتوودانەوێ ئەخلاق و ڕۆشتی کۆمەڵگامان تێک